ئەوە کاکە مافیانە بەخوا هەموو کامیلەکان ئەوەی خوارێ هەموو ئێستا قسە بکەین ئێستا دای دەکەن ئەو ئێستا بکەوە دای نەقا پیاو نییە ئەلێرکوانە چیان کار دای نەقا پیاو نیە بەس پیاو نیە جەبانە عەزیلێ بەخوا ئیشمنارە هەمووان باشترە بەخوای ئیشمنارە هەمووان باشترە لۆشم دەردەنی دای دەخەم والله بلات هەموو من دەناسن ئیشمنارە هەمووان باشترە ئێستا شەش توانم قەپاتی دەکەم هەمووی قەپات دەکەم لە بەخاتریسی لە بەخاتی ئەو کابرای گوناح نییە تەنگە نەفەس بووم قسەم پێ ناکرێ لێرە تەنگە نەفەس دەبی کاکە ئەلێرکوانە کاکە داوا لە حکومەتی دەکەن کاکە حکومەت داوا لە حکومەتی دەکەن کاکە بانایەوە خەرکەی بێ کابرایەکی عەرەب 2000 توکانداری لە کونێ کردیە پارەی بە زیادەوە لێ وەردەگری غەدری لێ دەکات توانی 30 مەترە پارەی 50 مەتری لێ وەردەگری دەچێ محکەمەی قسەت ناخواتن دەچێر لایەکی ئەم نازانم خەتاوی چییە بەس ئەمن ئەوەندێ دەزانم سەر کردات تۆ مشتت پێ دەکرێت معقول ئەمە سەر کردە بم یەک لە خوارە من نێرەکەراتی بکە کورێ دەگەڕم ئەم لێستا لێکوانە سەر کردە بم خوێرێک لە خوارە من نێرەکەراتی بکە کورێ دەگەڕم هەموو شتەش بە من بی ئەمە داواکارین ئەو کرێ ئەو خەرکەی بێتە خوارێ هەمووی هاتیتە خوارێ هەموو جێج سعر هاتیتە خوارێ ئێستا شعری بێتە خوارێ ئەگەر سەرۆکی حکومەت لە پشتەوانەیە ئەوە مافیانە دیارەویش پێدەچی مافیابی ئەگەر لەس پشتیشیانە با ئیشەکەی جێبەجێکە لۆ فەقیرانە ئەویش دەرێمە یارمەتی فەقیران دەدەن بە یارمەتی هەموو فەقیرەکان دەن هەموو یەکە